لە هەرێمی کوردستاندا دەیان ژن هەن کە خاوەن کار و بزنسی تایبەت بە خۆیانن و سەرپەرشتیان دەکەن. یەکێک لەو ژنانە بەیان نایفە ئەو خاوەن کارگە و کۆمپانیایە دەرفەتی کارکردنی بۆ چەندین ژن و پیاوی ڕەخساندووە. مجموعەکی ئافرەتە دەخمن کار دکەن کارگەها درینێ gelek xwedanşiyanin gelek zîrekin jî hev yanî tên teqrîben kêmtirîn wext fêr bin û çên diyar bikin. Em li xwe da mezrînekî afret û her wisa min kompanya heye tanzîfata mecmuayekî afreta li wêrê jî dexme kar dike projane me thêm salane jî teqrîben li wêrê jî hidûdê yani 6 heftê heştê emela me thêm pitiryawana jinin ew jin jî yani zor ez yani wekû afretek gelek yarmetiya din hemîn heyve. Solîn derçûyî zankoya dalet. Hawlekî zorim da ta da bimezrêm, belam damezrandin her nebû. Projeyê durustkirdinî xwardin û firoştinîm dana. Her li mala we li êsta da xwardin durust dikim û be online deyan firoşim û firoşekî başîşim heye. Min hom kûk şefim. Pêş 2 sala min em meşruan bi xwe dana online li mala we. Xwardin durust dikim bi şêwê online terwîcî bû dikim bi hoî Snapchat û bi hoî Facebook'a. خەڵکانێک سەیری دەکەن داوایەکەن بۆیان دروست دەکەم سەجادیان تسلیمیانەکەم خواردنەکانی کە دروستێکم لە زەڵاتە و توشیات و ئەمبەوە هەتاوەکو چۆکلێت و ئیشی هەویر و شیری نیمەنیتیایە و ئیشی سوێریتیایە کۆمەڵی کارسازانی خانمانی کوردستان لەلایەن حکوومەتەوە دامەزراوە ئەوان دەڵێن کار بۆ ژنان دەدۆزینەوە و بیرۆکەکانیان پەرەی پێدەدەین وا دەکەین سۆدیکی باشیان بۆ خۆیان هەبێت و تا ئێستاش چەندین ژنمان خستوتە سەر کار و ئێستا بزنسی تایبەت بە خۆیان هەیە نزیکەی 63 ئەنداممان هەیە ئێستا زۆر سەردارمان دەکەن و دێن کە هەریەک و یارمەتی دەوێت هەیە کە دەلێ پارەم هەیە بەس ئیشم نییە دەمەوێت ئیشک پیاکەم یان ئیشک دەست پێ بکەم کە لی سەرکەوتوو بم هەندێکیان هەیە دەڵێ فکرم هەیە بەس پارەم نییە بە ئەوانە دەگەینینەیەک ئەو هەندێک جاریش لە کار و ئەوکان کەەوە لە میوانە بیانیەکان دێن لەگەڵ یەک دەبێتە کارێکی نێودەوڵەتی یعنی لە وڵاتێک لە وڵاتەکی دیشت ناردن و هاوردەکردن ئەوەش هەیە دیسان ژنێک نانی تیری لە پێش دەرگای خواردنگەیەکی گەورەی شاری هەولێر دروست دەکات و ڕۆژانە خەڵکێک سۆد لە نانەکەی دەبینن و دەیکڕن ئافرەتیش بە ئیشپێت چیە خوار نابێت پیا ئیشکردن ئافرەت بەسەر ملی ئیشکردن یعنی گەوهەرە ئیش حەیب نییە ئافرەت بی و زەنان بی و پیر بی و گەنج بی فەرقی چییە ئافرەت و پیا هەر یەکە هیچ فەرقی نییە بە کارکردن ئەگە بژگەڕێ بە دوای ئیشدا ئیش دەبیتن ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر